شەقامی ریفۆرما لە مەکسیکۆستی بەکە لەسەری مردوەکان دەڕازێتەوە. لەو شارە ڕۆژی مردوەکان لەگەڵ ئەم پێشانگا هونەریە بەڕێوە دەچێت. لە کاتێکە ڤایرۆسێکی مرۆڤ کوش کۆڤید-19 هێشتا لە جیهاندا ڕۆژانە دروێنەی هەزاران ڕۆحەکات. ئەم بۆنەیە لە خەیاڵدانی مەکسیکیەکاندایە. پێشەنگاکەش بۆ ئەوەیە لە خەیاڵەوە چۆن لە مردن بڕوانین، چۆن هونەر بهێنینە سەر شەقام، خەڵک بیبینێ و لەگەڵیدا بژی. پێشەنگاکەش ماوەیەکی درێژ دەخایەنێت. لە نێو جوانی ئەو شارە ماکسیکۆستی 50 کەل لەسەری جیاواز بۆ ماوەیەک لە پایتەختەکە دەبێت وەک یادکردنەوەیەک لە ڕۆژی مردووان. پێشانگاکە لای زۆرێک هاوشێوەی ئەم خانمە گەڕانەوەیەکە بۆ کۆتایی بەسەرهاتی ژیان. بەڕاستی چێشمان لە پێشانگاکە بینیوە، زۆر جوانە. ئەوەش ئەو جێگایەیە کە هەمومان بۆی دەچینەوە، تەنانەت بۆ مردنیش. پێویستە بین و بیبینین کە ئایندە چیمان لێ بەسەر دێت. ئەم کە لە سەرانەی کە باز لە مردنەکات سەلیقەی هونەری تیا بەکار هاتووە و چاوی کامێرای هامەشۆکەران پڕ دەکات لە کە لەسەری ڕەنگا و ڕەنگ. شارەزایی یەکە لە شارەکەمان ژیان زۆر خۆش و چێژبەخشە. ئەم بۆنەیە شتێکی دیرۆکەیە. پێویستە منداڵەکان بیزانن تا ئەوانیژنەوەی دوایینەوەی لێ ئاگادار بکەنەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.